مێژووی ژن فرۆشتن لە بەریتانیا. مێژووە نەویستراوەکە دابوو نەریتەکان هەمیشە لەسەر خواستی چەند کەس و لایەنێک دانراون و دواتر بەسەر تەواوی کۆمەڵگادا سەپێنراون. بابەتی جیابوونەوەی ژن و مرد لە پرۆسەی هاوسەرگیریەکەیان بە هەر هۆکارێک بێت یەکێک بوو لەو دیاردانەی کە لە زۆر شوێن بەهۆی دابوو نەریت و گۆڕانکاری ئاینیەکانەوە ڕێگە پێنەدراو بوو. یەکێک لەو شوێنانەش بەریتانیا بوو کە ڕێگە بە هاوسەرەکان نەدەدرا کە لە یەکتری جیا ببنەوە. ئەمەش گرفتی بۆ ئەو کەسانە دروست کردبوو کە نەیان دەویست لەسەر ئەو ژیانە هاوبەشیە بەردەوام بن. لە کۆتاییەکانی سەدەی حەڤدەیەم دیاردەی ژن فرۆشتن لە بەریتانیا سەری هەڵدا. ئەمەش وەک ڕێگە چارەیەک بوو بۆ ڕزگاربوون لەو دابوو نەریتەی کە ڕێگەی نەدەدا هاوژینەکان لێک جیا ببنەوە. ئەمەش لە کاتێکدا بوو کە ئەو دابوو نەریتە دەوڵەمەندەکانی بەریتانیای نەدەگرتەوە و جیابوونەوە کارێکی ڕێگە پێدراو بوو بۆ ئەوان. ژن فرۆشتن گەشت بووە ئاستێک کە بەڕزامەندی هەردوو لە ئەنجام دەدرا بۆ کۆتاییێنان بە هاوسەرگیریەکەیان. بەڵامەوەی سیر بوو شێوازی بەکاڵاکردنی ژنەکان بوو لە کاتی فرۆشتنەکەیاندا. ئەوەش لە پێناو ئەوەی وەک فرۆشتن دەربکەوێت و ڕێگریان لێ نەکرێت. لە بازاڕێکدا پیاوەکە پەتێکی لەمل یان لە دەستی ژنەکەی خۆی دەبەست و لە مەزات دایدەنا بۆ فرۆشتن. ئەوەی زۆرترین پارەی پێشکەش بکردایە دەیتوانی ژنەکە بکرێت. سەرڕای ئەوەی ئەم دابوونەریتە فەرمی نەبووە و زۆر جار بووەتە هۆی تۆمارکردنی داوای یاسایی، بەڵام بەردەوام بوو لە بڵاوبوونەوە تا سەرەتاکانی سەدەی بیستیش. وێڕایەوەی زۆر جار نکۆڵی لەم ڕاستیە کراوە کە شتێکی لەو جۆرە بوونی هەبوو بێت، بەڵام مێژوونووس و دادوەر جەیمز پرایس بە پێی نووسینەکانی کە ئاماژەی بەوە داوە لەو سەردەمەدا ئەو دیاردەیە باو بووە و لە ناو نووسراوەکانیدا ئاماژە بە یەکێک لە کەیسەکان دەکات کە ئەو کات دەنگدانەوەیەکی زۆری هەبووە لە ئینگڵتەرادا. بە پێی نووسراوەکان ژنێک لە دادگای لیدس سکاڵای تۆمار کردووە و بەڵگەی پێشکەش کردووە کە تەنها بە €1 فرۆشراوە بە هاوڕێیەکی هاوسەرەکەی. ئەمەش وەک سەلمێنەری ئەوەیە کە ئەو دیاردەیە لە ناو ئینگڵتەرادا باو بووە و نرخەکانیش تا ئاستێکی کەم دابەزیون، چونکە لە ڕاستیدا ئامانج لە کڕین و فرۆشتنەکان ڕزگاربوون بووە لەو دابوو نەریتەی کە ڕێگەی بە جیابوونەوەی هاوژینەکان نەدەدا. ئەی تۆ ڕات چییە بەرامبەر ئەم دابوو نەریتە؟